بەسڵاوێکی دووبارە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی لێکدانە و هەڵوێست لە بەرنامەیەم جارشدا وەگەمیشە چەند بابەتێکمان ئامادەیە و بۆتان دەخوێنمەوە. بابەت یەکەممان بەناو نیشانی ئارامی شارێک لەگەڵ هەسەدە ڕۆیشت دەرە زۆر لە نێوان چەتەکەری هەڕەشەی سەربازی دیمەشقدا. بابەتە لەلایەن شارپرێسەوە ئامادەکراوە. لە کاتێکدا دێرە زۆر لە سای دەسەڵاتی پێشووی هەسەدەدا سەقامگیریەکی ڕێژەی لە دابەشکردنی سامان و بژێوی بەخۆوە دەبینی. ئەمڕۆ لە ژێر چنگی دەسەڵاتی دیمەشق و هەژمونی تورکیادا نەوتەکەی بۆتە نێچیری شەوانە و دانیشتوانەکەشی بوونەتە قوربانی ڕۆژانە. جیاوازیەکە تەنها لە گۆڕینی ئاڵاکان نییە، بەڵکو لەسەر هەڵدانی سیاسەتێکی سیستماتیکی وایە کە سامانی ناوچەکە بۆ دەرەوە دەدزێت و بۆ ناوخۆش تەنها هەڕەشەی سەربازی و برسیکردن وەک دیاری بۆ عەشایەرەکان بەجێداهێڵێت. پارادۆکسی گەورە چاکردنەوەی بێدەنگ و قاچاقی شەوانە ئەو لێدوانەی وەزیری وزەی سووریا کە دەڵێت 3 ساڵمان پێویستە بۆ ئاودەنگکردنەوەی کەرتی نەوت لەگەڵ واقعی سەرزەویدا نایەتەوە. بە گوێرەی سەرچاو ناوخۆیەکان هەموو شەوێک لە کاتژمێر 12 تا 5 بەیانی کاروانێکی گەورەی تانکەرەکان لەژێر پەردەی تاریکیدا نەوت بەرەو مەرزی باب ئەلهەوا دەگوازنەوە بۆ ناو خاکی تورکیا. ئەمەش نیشانەی بۆنی دەسەڵاتێکی سێبەرە کە سوود لە سامانی گشتی وەردەگرێت لە کاتێکدا بە فەرمی بانگەشەی وێرانبوونی کێڵگەکان دەکات. تیرۆریابۆری سووتاندنی کێڵگەکان و بڕێنی نانی خەڵک هەڵمەتە سەربازیەکانی ئەم دوایە بۆ سەر کێڵگە ناوخۆیەکانی دێرە زۆر تەنها ڕێگرین نییە لە کاری نایاسایی، بەڵکو وەکو سەرچاوەکان باسی دەکەن. تیرۆرێکی یابووریە چونکە سووتاندنی ئەو شوێنانە و ڕێگریکردن لە خەڵک بۆ دەستکەوتنی سوتەمەنی بە نرخێکی ئەرزان ئامانج لی کۆنتڕۆڵکردنی تەواوەتی بازاڕ و ناچارکردنی دانیشتوانە بەکڕینی سوتەمەنی گران کە لەلایەن دەسەڵاتی دیمەشق و هاوبەشەکانیەوەی. زمانی هەڕەشە پەشیمان دەبنەوە سەردانی فەرماندە سەربازیەکان وەکو ئەبو ڕەزوان و ماهر ئەلنەعیمی و کۆبوونەوەیان لەگەڵ عەشایەرەکان و وەچەرخانێکی مەترسیدارە بە بەکارهێنانی دەستەواژەی ئەگەر بەردەوام بن پەشیمان دەبنەوە. پەیامێکی ڕوونی دەسەڵاتی ئەمری واقع بۆ خەڵکی ناوچەکە یان دەبێت ڕازی بن بە تاڵانکردنی نەوتەکەتان یان ڕوبەڕووی سزای سەربازی و ئەمنی دەبنەوە. چاودێران دەڵێن ئەمڕۆ دێرە زۆر لە نێوان دوو بەرداشدایە لەلایەک بەرزبنەوەی نرخی نان و پێداویستە سەرەتایەکان و نەبوونی موچە، لایەکی دیکەشەوە جەنگێکی نەوتی کە داهاتەکەی بۆ دەرەوەی سنووری پاشماوەکەی بۆ ناوخۆ هەژاری و هەڕەشەیە. پرسیاری سەرەکیەوەیە کەی کۆتایی بەم بازرگانی خوێن و نەوتە دێت؟ دیارە زۆر کە دەبوو پایتەختی ئابووری سووریا بێت ئێستا بۆتە بانکێکی تایبەتی بۆ لایەنە ناکۆکەکان. ئەوەی لە ناوچەکەدا ڕوودەدات نەک تەنها تاڵانیە بەڵکو کوشتنی وردەوردەی پێگاتەی کۆمەڵایەتی و عەشایەری ناوچەکەیە لە ڕێگەی برسیکردنەوە. مەلملانەی ئێران و ئیسرائیل ئەمریکا بابەتە لەلایەن بەهرۆز ڕەوفەوە ئامادەکراوە بە چەند خاڵێک دەست پێ دەکات. لە ڕوانگەی ئیسرائیلەوە لێدانی سنووردار بەس نییە بۆ ئێران چونکە پێی وایە هەمیشە وڵاتە توانای ئەتۆمی و موشەکیەکانی لە زۆر ساددا کراوەیە بۆ بەرەو پێشچوون. خاڵێکی ترواتە خاڵی دووەم لە ڕووی مێژوویەوە ئەمریکا بەهۆی قورسایی سەربازی و ئابووریەوە دەسەڵاتی ڤیتۆی بەسەر گۆڕانکاریە گەورەکانی ناوچەکەدا هەیە، بەڵام ئیسرائیل نیشانی داوە کە بەتەنیا مامەڵە دەکات دەگەر هەست بە بوونی خۆی لە مەترسیدایە بکات. ئەگەر ئیسرائیل لە ڕێگەی هێرشێکی بەرفراوان بۆ سەرتاران دەستی ئەمریکا بە زۆر بخاتە سەر، ئەوە ڕەنگە ئەمریکا بکێشرێت بۆ بەدیهێنانی خواستی ئیسرائیل بەبێ گوێدانە پەسەندکردنی کاتی خۆی. حاڵی سێم خواستەکانی ئەمریکا ڕێگریکردن لە چەکی ئەتۆمی و دوورکەوتنەوە لە شەڕ. ئەمریکا ستراتیژی زۆرترین فشاری پەیڕەو کردووە نەک ڕووخاندنی ڕاستەوە خۆی دەسەڵات بە ئامانجی ناچارکردنی ئێران بۆ ڕێکەوتنی ئەتۆمی نوێ و سنووردارتر. لەلایەکی تریشەوە ترامپ ڕایگەاندووە کە گۆڕینی دەسەڵات لە ئێران باشترین شت دەبێت کە ڕوودات. ئەمە ژاماژەیە بۆ گۆڕانکاری لە هەڵوێستی بەرەو خواستی ئیسرائیل. سەرڕای ئەوەی ئیدارەی ترامپ شەڕی ناوێت و لە مەترسیە هەرێمیەکانی ئاکامی جەنگەکە دەترسێت. خاڵی چوارەم جوڵە سەربازیەکانی ئەمریکا لە ئاوەکانی عەرەبدا پڕ خەرجین و هەر چەندە سەعات جارێک ئەبدەیتی جوڵە دەکرێت هەموو ئەوەی ڕوودەدات. لە دوجاردا شیاوە بەوەی شەڕ بۆتە شتێکی حەتمی و ناچاری و گەڕ ڕێکەوتنێک لە جۆری تەسلیمبوون لە دایک نەبێت. هەموو ئەمانش سەرچاوەی گرتووە لە خواستی ئیسرائیل و
دەبێت یان ئێرانێکی زەلیلکراو یان گۆڕینی دەسەڵاتی. بابەتێکی تریشمان بەناونیشانی نەوەی کۆچبەران دژە کۆچبەری نوێ. ئەم بابەتە لەلایەن شوان سدیقەوە ئامادەکراوە. کاتێک منداڵی کۆچبەران دەکەنە سوڵتە و دەرگا بەڕووی کۆچبەران دادەخەن. ئەمە مارکۆ ڕۆبیۆیە. مارکۆ ئەنتۆنیۆ ڕۆبیۆ 54 ساڵ، سیاسی و پارێزەر، دایک و باوکی بە بنەچە خەڵکی کوبان. مارکۆ کۆچبەری کوبی نیشتەجێی ئەمریکا و هاوسەریشی کۆچبەرە و خەڵکی کۆڵۆمبیایە. مارکۆ ڕۆبیۆ لاڕیزی پارتی کۆماریەکانە و پۆستی ئێستەی وەزیری کاروباری دەرەوەی ئەمریکای هەیە. مارکۆ کەسێکی نزیکی ترەمپە و سیاسەتی کۆماریەکان و ترەمپ جێبەجێ دەکات. ڕۆڵی گرنگی هەبووە لە دەستگیرکردنی مادۆرۆی سەرۆکی ڤەنزوێلاش. مارکۆ پێشتر سیناتۆر بووە لە بازنەی فلۆریدا و یەکەم کەسی لاتینە پۆستێکی باڵی دیبلۆماسی لای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وەردەگرێت. مارکۆ ڕۆبیۆ لە ساڵی 2016 زایانی لە ویلایەتی فلۆریدا شوێنی خۆی کاندیدی کۆماریەکان بوو، بەڵام تووشی شکستێکی گەورە بوو. کشانەوەی خۆی لە هەڵمەت هەڵبژاردننی سەرۆکایەتی تەنیا لە ساڵ 27 دەنگەکانی کۆچبەرانی بەدەستهێنا. لە ئێستادا زۆر دژی کۆچبەرانە، بە تایبەتی کۆچبەری لاتین. ئەمە لە کاتێکدایە کە کوبا گیرۆتی دەستی دەسەڵاتێکە کە وڵاتەکەی ڕوبەڕووی قەیرانی دارایی و سوتەمەنی بۆتەوە، بە تایبەتیش دوای دەست بە سەرداگرتنی نەوتی ڤەنزوێلا لەلایەن ئەمریکاوە. پاش هاتنە سەردەسەڵات لە ئەمریکا کۆماریەکان ڕوبەڕووی کۆچبەران وەساونەتەوە. ترامپ بەردەوامە لە دیپۆرکردنەوەی کۆچبەرانی وڵاتانی لاتینی. مارکۆ ڕۆبیۆ ئەو ئێستا ئەوروپاش لە مەترسی کۆچبەران ئامۆژگاری دەکات. چونە ناو بەرەی ڕاست و ناسیۆنالیزمی دژە بێگانە و کۆچبەران بۆ کۆچبەرانی کۆنیان کۆچبەران بێ دوار ڕۆژە و جۆرێکە لە نەوکەری، هیچ پەیوەندی بە نیشتیمان پەروەریەوە نییە. ڕووداوەکانی کوردستانی سووریا و پرسی کورد، ئەمەش بابەتێکی ترە لەلایەن موحسین کەریمەوە ئامادەکراوە. ڕووداوەکانی ڕۆژەکانی کۆتایی مانگی ڕابردوو لە نێوان حکوومەتی ئیسلامی داعشی سووریا بە سەرۆکایەتی محەممەد شەرع واتە محەممەد جۆلانی و هێزەکانی هەسەدا کۆمەڵەیەک دەلالەتی سیاسی گرنگی لە ئاستی سووریا و کوردستانی سووریا و مەسەلەی کورد خستە ڕوو. ئەمریکا کە لە دوای بەرەنگاری قارەمانانی خەڵکی کۆبانی دژی هێرشی دڕندانەی تیرۆریستی داعش لە ژێر سەرکردایەتی هێزەکانی پەیەدەدا کە هاوکات لەلایەن جەماوەری ئازادی خوازی ناوچەکە و جیهانەوە پشتیوانی لێکرا، جێگا و ڕێگای پەیەدەی لە استراتیژی خۆیدا لە سووریا و لە جەنگی بەناو دژی تیرۆردا بۆ دەرکەوت. سەرباری ناڕزایەتەکانی تورکیا هاوپەیمانی لەگەڵ پەیەدەدا ڕاگەیاند سەرڕای ئەوەی پەیەدا بە درێژکراوەی پەکەکە لە سووریادا دەزانی و پەکەکەش لەلایەن دەوڵەتی ئەمریکاوە وەکو ڕێکخراوێکی تیرۆریستی تۆمارکراوە. هەر بە ڕێنمایی بڕیاری ئەمریکا چوارچێوەیەکی سەربازی نوێیان بۆ ئەو بەرێ دروست کرد لە ژێر ناوی هێزەکانی سووریای دیموکراتیک واتە هەسەدە. ئێستا کە دەسەڵاتی ئەحمەد شەرع بە هەموو شێوەیەک ئامادەیە کە بێتە بەشێک لە جێبەجێکاری ئەجەندا سیاسیەکانی ئەمریکا لە ناوچەکەدا و هاوکات هەموو جۆرە سازشێکی بۆ ئیسرائیل کردووە، ئیتر بۆ ئەمریکا دەسەڵاتێکی لەو جۆرە بە پاشخانی تیرۆریستی هەبێت و بگرە هێشتاش بە هەمان شێوازی تیرۆریستیەوە پەلامەری خەڵک بدات و سەرکوتیشیان بکات. مادەم لەناو ئەڵقەی بەرژەوەندی سیاسیەکانی ئەمریکادا جێگای بۆ خۆی کردوتەوە، مەقبولەتێکی زیاتری هەیە وەک لە هەسەدا، کەمای نیگەرانی و گلەی دەوڵەتێکی گرنگی خاوەن پێگەی استراتیژی وەکو تورکیای هاوپەیمانی ئەمریکایە. بۆیە وەکو تۆم باراکی نێردەی ترەمپ بۆ سووریا ڕایگەیاند ئەمریکا قەرزاری هەسەدە نییە، ئەوان لە شەڕی داعشدا هاوپەیمانی ئەمریکا بوون و بە هەموو جۆرێک هاوکاریان کراوە. سەرنجام لە کۆبوونەوەی هەولێردا بەڕوونی ئەو پەیامیان بە مەزلوم عەبدی ڕاگەیاند کە ئیتر دەوری ئەوان کۆتایی هاتووە و دەبێ بە پێی مەرجەکانی سووریا و تورکیا ڕازی بن و بەوەی هێزەکانیان و دەسەڵاتی ناوچەکانی ژێر دەسەڵاتی خۆیان ڕادستی دەوڵەتی ناوەندی سووریا بکەنەوە. ئەوەی کە ئەو پیلانەی پوچەڵ کردەوە ئەوە بوو کە سەرکردایەتی هەسەدەیان دروستتر بڵێن هێزەکانی پەیەدە و یەپەژە سەرباری ئامادەیان بۆ چۆڵکردنی ناوچەکانی ڕقە و تەبقە و کشانەوەی هێزەکانیان بۆ ناوچەک و نشینەکان، بەڵام بڕیاری بەرەنگاریاندا دژی هێرشی سوپاکەی سووریا کە بە هەموو جۆرە چەکێکی پێشکەوتوش دژی هەسەدە تیارکرابوون. بڕیاری بەرەنگاری هەسەدە و ئامادەی خەڵکی ناوچەکە یان ناوچەک و نشینەکان بە ژن و پیاوە بە وەستانەوە دژ بە هێرشی تیرۆریستی شەرع لەلایەک و ئەو هاوسۆزەی کە لەلایەن هاوڵاتیانی کورد زمانەوە لە ئاستی ناوچەکە و
جیهانیشدا بۆ بەرەنگاری خەڵک یان بڵێن خەڵکی کوردستان نیشاندرا سەرباری پشتیوانی بەشێکی بەرچاو ئازادی خوازان و مرۆڤ دۆستان و سۆسیالیستەکان دەورێکی بەرچاوی هەبوو لە پوچەڵکردنەوەی ئەو پیلانە قێزەونە. ئەمڕۆ داوە سیاسیە گرنگە ئەوەی سلمان کە ئەگەر چی هەمیشە پەرسی کورد وەکو کەرەستەیەک و فاکتەرێکی مامەڵەی سیاسی لەلایەن دەوڵەت ئیمپریالیستەکانەوە بە تایبەتی ئەمریکا بەدەستەوە دەگرێت، بەڵام بزوتنەوەی سیاسی ناسیۆنالیزمی کورد هەمیشە دەبنەوە بەو هۆکارەی کە ئەم پرسە بەو جۆرە سات و سەودای پێ بکرێ بەبێ ئەوەی یەک جاریش دەرسی لێوەربگرن، وەکو بزوتنەوەی بارزانی ساڵی 1975 کارەساتی ئاوەرەبوونی ساڵی 1990 دوای ئەوەی ئەمریکا بە دوای ڕێکەوتنی سەفوان دەرفەتیدا بە هێزەکانی سەدام بۆ هێرشکردنە سەر شارەکانی خواروی عێراق و کوردستان و دواتریش لە کاتی ڕفراندۆمەکەی ساڵی 2007 زاینی ئەمریکا بەڕاشکەوی ڕایگەن کە ئامادە نین بەرامبەر حکوومەتی ناوەندی پشتیوانیان بکەن. تەنانەت ئەوەی لە کوردستانی سووریا ڕوویدا هەمان سیناریۆی کۆن بوو بەو جیاوازیەی کە هەم خەڵکی کوردستانی سووریا ئامادە بوون بە گیان و ژیانی خۆیان پارێزگاری لە خۆیان و دەستکەوتەکانیان بکەن و هەم هەسە دەکە و ئامادەیە جەماوریای لە بڵین لە پشتەوە بوو و ئامادە نەبوو هەموو هێڵەکانی بڵین هەموو هێلکەکانی ببورن بکاتە سەبەتەی ئەمریکا و تۆمبارەکە. مەسەلەیەکی زۆر گرنگ کە دەبێ ئاماژەی پێ بکەین ئەوەیە کە ڕووداوەکانی کوردستانی سووریا یەک ڕاستی دیکە نمایش کردووە کە ئەویش خاسێتی ناوچەی کێشەی کووردە. بوونی کێشەی کورد لە 4 وڵاتی ناوچەکەدا وەکو مەنسووری حکومەت دەڵێ خاسێتێکی پێچیدە و ئاڵۆزی داوە بەم مەسەلەیە. ئەو هاوسۆزەی کە لە شارەکانی کوردستانی عێراقەوە بۆ خەڵکی کوردستانی سووریا نیشاندرا ئەو هەست و شعورەیە بەرامبەر بەو ستەمەکە لە کورد دەکرێت. ئەگەر چی لە کوردستانی عێراقیشدا ئێستا ستەمێک بە ناوی ستەمی نەتەوایەتیەوە لەسەر کورد نییە بەگرە خۆی خەڵکی کورد لانی کەم لە هەرێمی کوردستان لە ژێر سای دەسەڵاتی کوردی سەرەتاییترین مافیان لێ زەوت دەکرێت، تەنانەت بەشێکی بەرچاو لە خەڵک ناڕازین بە بەدەسەڵاتی بڵین پارتی و یەکێتی واتە دەسەڵاتی کوردایەتی و خوازیاری لە ناوچوونین، بەڵام ئەو کارە ساتەی کە ڕوبەڕووی کوردستانی سووریا بووە دووبارە دەمزەردی بڵین هەست و ئەحساساتی کوردایەتی کردەوە و یەکێتی و پارتیش وەکو دوو حیزبی کوردایەتی لە نێوەیدا ئیمتیازی سیاسیان بەدەستێنەوە بەرامبەر بە خەڵک پێشڕەوییکیان بۆ خۆیان تۆمار کرد. بۆیە ئەم ڕاستیەوە دەستەلمێنێ کە تا کێشەی کورد بە شێوەیەکی ئینسانی و سیاسی چارەسەر نەکرێ ئەویش بەوەی کە بڕیاری سیاسی بدرێتە دەستی خەڵکی کورد زمان لە وڵاتانی کە کوردیان لێدەژی کە بڕیاری لەسەر چارەنووسی سیاسی خۆیان بدەن بۆ پێکەوە ژیان یان جیابوونەوە پێکهێنانی دەوڵەتی سربەخۆ هەمیشە دەرگا کراوەیە بۆ ئەوەی ناسیۆنالیزمی کورد سەرباری بۆ گەنبوون و دەرکەوتنی ماهیەتی بۆ ژوازیانە و چەوسێنەرانەی بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش و کەم دەرامەت خۆی وەکو نوێنەری مەزڵومیەتی خەڵکی کورد نیشان بدات و هەر جۆرە چارەسەرێکی نیوە ناچەڵی وەکو فیدرالیزمی و لا مەرکەزی ویتر ناتوانێت ئەم فایلە بپێچێتەوە یاخود دایبخات. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست ئەمەش بابەتەکانی ئەم جاری بەرنامەی لێکدانەوە هەڵوێست بوو. هیوادارم بەدڵی هەموو لایەکتان بوو بێت تا بەرنامەیەکی تر هەر شاد بن.